بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقهوا قولي. تفسير سورة المائدة يمكن آتي نوصل الشرح آتي نوصل الشرح ذا هر باسي راو كردن ذكا كتفرمي أحل لكم صيد البحر وطعامه متاعا لكم وللسيارة. أحل لكم حلال كراوة بوتان صيد البحر راوي دريائي، يعني لكاتي إحرامي تاو أقل لإحرامي تانا، وهروها وطعامه ومكان الشيء وابني أوستاني كدريائي متاعا لكم بو خوشيو قازان جيئيو وللسيارة، وهروها بو خوشيو سود گاندنی ڕێبواران و ڕێگای داوە و حەڵاڵی کردووە. لە ئیحرامدا دروستە تەوەماسی یان هەر گیاندارێکی دەریایی ڕاوکەی و هەروەها بشی خۆت. ئەو شوێنانەی کە هەندێک جێگا هەن تەوان وڵاتی میسر و مەجموعەی شوێن لە ڕێگای دەریاییەوە بەرەو مەککەی دەچن، وجاری وا هەیە نەک جاری وا ئیحرامەکەشیان پێش ئەوێ دەبەستن، بۆی لە کاتی ئیحرامدا جاری وایە لە ناو دەریایدا بۆیە لە کاتی ئیحرامدا ئەگەر شتی دەریایت بۆ ڕێککەوت بیخۆیت و ڕاویشەکەی حەڵاڵە. وحل لەکم حەڵاڵە بۆتان صید البحر ڕاوی شتی دەریایی وطعامه وهروە خۆراکی گیاندارە دەریاییەکانیش ومتاعا لكم حەڵاڵی کردووە بۆ قازان و سوودی ئێوە وهروەها وللسيارة وهروەها بۆ قازان و سوودی ئەوانەشی کە ڕێبوار، یعنی کەسەکە ڕێبوار بێ یانی سەجەی مەککە و حەرەمی مەککەی بێت کە نێچیری دەریایی بۆ ڕێکەوت خواردنی دەریایی بۆ ڕێکەوت دروستە هەم ڕاویکا و هەمیش بخوا، بەڵام وحرم عەلەیکم حرام کراوە لەسەرتان قەدەغە کراوە لەسەرتان صید البر ڕاوی گیاندارە وشکاییەکان ما دمتم تا ئەو کاتەی ئێوە حڕومە لە ئیحرامدا. ڕاوی گیانداری وشکایی حرامە تا ئەو کاتەی کەسەکە ئیحرام دەشکێنێت کە باسمان کرد ئیحرام بەستن تەنیەت دێنی لە شوێنی دیاریکراو و هەروەها پیاوان دەستیەکەی لەبەر دەکەن و ئافرەتان کۆمەڵێک شت لەسەریان قەدەغە دەبێت. لەو کاتەیەوە تەمەن نابێ هیچ شتێکی وشکایی ڕاوکەن هەتا ئەو کاتەی واجباتەکانی عومرە ئەگەر بۆ عومرەی سوودت تەواو دەکەن یان واجباتەکانی حەج تەواو دەکەن کە کۆتا واجب بریتیە لەسەر پرسکردنەوە یا سەرتاقیب. ئەوجا دەفەرمێ وەتەقوا الله پارێزکاری لە فەرمانەکانی خوا بکەن. کام خوایە؟ الذی ئیلەیه ئەو خوایەی کە بۆ لای ئەو تحشەرون خۆ دەکرێنەوە لە قیامەتدا بۆ محاسەبەکردن و لێپرسینەوە بۆ وەرگرتنەوەی پاداش بۆ ئەوانەی کە پابەندن و هەروەها وەرگرتنەوەی سزا بۆ کەسانەی کە سەرپێچکات. أحل لكم حلال بوتان صيد البحر راوي جانداري دريائي وطعامه وهروا خوراكي دريائي يعني خواردني جانداري دريائي وحلال كردو متاعا لكم بو قازان و سود و برجواندي فوتا اواني تنشتجين وللسيارة وبو كساني كريبواردو لدورة ودين. وحرم عليكم هذا غتراوة لسرتان صيد البر راوي جانداري وشكاي ما دمتم تا أو كاتي إيوة حرم الإحرام حتى إحرام نفسه حتى واجبات كان الحج وعمرة تواو نكت وثانية إيش جانداري كي وشكاي راو. واتقوا الله قال الجاري لفرمان كان خواستك أمرك واجب جكا الذي إليه أو خواهي كهد بولاي أو تحشرون تو ذكرنا أو جاب فيرد فرمت جعل الله الكعبة البيت الحرام جعل الله جراية سوا
الكعبة. الكعبة كعبة أو كذا رفضي بسر داغراوة يعني أو كالروجو قبلي مسلمانانا كالبيت الحرام كعبة كناوي كذي كشيء بين الأنسي البيت الحرام مالك على غزراوكا ين مال رزق جراوكا بو في بيت الله الحرام حرام تنزل حرامي وهذا يعني أو مالك كتيدا صر وصور وكتات حرامة ودشكري بلين مالك كلان فواوة حرمته رزق جراوة طبعا هردو ناوكا هردو معناتها راسل كعبهم بيتك إخوائي جورا قتل وكتاري تدا حرام كردوا وهم إجمالك إخوائي جورا رزي لنا ورزي لك فذا بهر معناه كيف قرين كقلنا كعبة هل يعني بيتي حرام تذكر بيتي حرام هل يعني كعبة جعل الله هربو تأكشتنا إخوائي جورا هل دنا وكيف كارينا وجمال يتفوا أو كعبيك إيوة إيوة تسن لدوري دسورة لو الطوام ذا كان عبادتي لذا كان بكيروتي لزانت البيت الحرام كما الرزم الجيرا وكيف وايا يعني أو ما عليك خاي جورا صور كذا قد بكتوا جرايتي بكي بقياما للناس وما يي بجانو راز بونو قلت هذا ديني خلق هلا ناو بيتي حرام ده إنسان دسيت ناوي تنانە دەگەر کەسەکە ناحەز و جیژبوونێکی هەبێت لەوێ ناحەز و جیژبوونەکانی خۆشت پێت بگەن لەبەرەوەی لە ماڵی خوای دای و بەرگی ئیحرامت لەبەر کردووە هیچ کەس دەستت بۆ ناهێنێت بۆیە زۆر جار ئەو کەسانەی کە لە دەوروبەری مەککەی کتنێکیان دەکرد قەتڵێکیان لەدەست دەقەوما خراپەیەکیان دەکرد کەسێک بەدوایانەوە دەبوو بۆ تۆڵەساندنەوەی زیاتی ئەوەی فەنا بۆ شەخصێک بۆ کەسێک بۆ عەشیرەتێک و بۆ تیرەیەک ببەن فەنایان دەبێتە بەر ماڵی خوا لەناو ماڵی خوا دەمانەوە تا ئەوەندەی لەناو ماڵی خوادا بۆ پارێزراوە بوون دەبوویەوە مایەی ئەوە کە بژانەوەیە یعنی هەتا کەسەکە چارەیەکی لە خۆی دەکرد هاتۆ لە ساختارە کە شتێکی لەدەست دەقەومێڕا دەکاتە ماڵی گەورەیەکی ماڵی مەسئولێکی ماڵی ئاغایەکی تا سوڵحی بۆ دەکەن تا ئاشتەوایی بۆ دەکەن هەتا هەناسەیەکی دێتەوە بەرێ لە کاتی تەنگارەدا فەنای دەباتە بەروێ کەعبەش یەکێک بۆ لەو شتانەی کە خوای گەورە دایناوە خەڵک تێیدا هەناسەیەک هەڵکێشێت تێیدا خەڵک ببوژێتەوە خەڵک تێیدا ئیسراحەتێکا وە پشووکدا جعل الله الكعبة بيت الحرام جراية الإخوة كعبة كمالش الرزق جراوة كقياما للناس تربية الجيكاي جيانو مجانو مصلحته برجواندي دينينو هازان زور قرتت وخلط هوية وهروها والشهر الحرام والصيدة تنمان جيتي شيش فرقتن تيدا حرام كدر إسان تا خلقي تيدا إسراحتك تا خلقي تيدا بوجهتها لأسوار زمان جاتان سوار مانش طبعا حرام كراون مانجي بالحجة بالقعدة مانجي محرم وهروها رجب سوار مانجو كتيدا في الإسلام طبعا عربة كان عادة ينقو أو مانجانا مانجي آجر بزبون مانجي خلقنا كستنبو مانجي أولبون كخلق دجاجاتي يكترينكا لو سوار مانجانا دا خلق بيت رزبو كهاتو دسو ندى تفتا لو يكزد الزريزي إشكاتا سرجا قال فرمي والشهر الحرام أخوائي قولا مانجا حرام تراوى كانشي تردونتا مانجي جيانو بشيويو وقال بجانو إصلاحات كردني خلق تودو وهروها والهدية أخوائي قولا قرباني كانشي تردونتا هوكاري بجانو قرباني ئەوەیکە لە ڕۆژی جەژنی قورباندا یان سێ ڕۆژی دوای جێژنی قوربان خەڵک بە دەستی خۆی بە پارەی خۆی ئاژەڵی دەبردن لە مەککەی سەری دەبڕی و دۆستەکەشی دەرخواردی چێ دەدا دەرخواردی خەڵکی مەککەی دەدا خەڵکی مەککەی بەهۆی گۆشتی قوربانیەوە ئەو مانگی حەج و دوای حەجی دەبوشانەوە پێر گۆشت دەبوون ئەگەر برسیش بووبن و پێداویستیشیان هەبوو بێت لەو مانگانەدا هیچ وەگەڵی محتاج و بۆ برسی نەدەبوون و بە ئازادی بۆ کەیفی خۆیان کە بۆ خەڵکی دیکە شەروایە مانگی
قوربان ئەگەر خەڵک سنەتی قوربانیکردن زیند بکاتەوە ئەوانەی کە فەقیر بوون نەبوونە تەنانەت دەوڵەمەندەکانیش زیاتر لە کاتەکانی دیکەدا دەتوانن دەستیان بکەن بە گۆشت و ئەوەی کە حەزیان لێیتی ئەوجار هەدیە چێ هەدی بریتێ لەو قوربانی کە نەزرت نەکردووە لە خۆت نەگرتووە بەڵام کە وەختی قوربانی دادێ بڕیار دەدەی ئازۆڵێکی پێ قوربانی جابی پێ بیبەی لە کەعبەی سەری ببڕی یان وەلقەلائد قەلائید یعنی دابەستا ئەو ئاژەڵەی کە پێشتر نیشانە کراوە بۆ قوربانی جا نەزر کرابێت یان لەناو عارەباندا پەتێکیان لە ملی دەکرد کە پەتیان لە ملی دەکرد یان ملوانکیان بە ملیەوە دەخست ئیشارەت بوو بۆ ئەوەی کە ئەو ئاژەڵە داوشترە مانگە بزنە مەڕە قەراری لەسەر کراوە بکرێتە قوربانی جا هەم ئەو قوربانیەی کە هەدیە یعنی ئەوەی کە ناوی لێ نەهێنرابێ پێشتر بە کوردی قەلائیدیش ئەوەی نیشانە کرابێ یا دابەسترابێ یا ناوی لێ هێنرابێ بۆ قوربانی ئەوانە هەموویان هۆکاری بژانەوەی خەڵکی بوون هەر یەکیان بە جۆرە وایە لەناو حەرەمی مەککەیدا خەڵک ترسی لەسەر نەماوە لە ڕووی دنیاییەوە وایە و لە ڕووی لایەنی ڕۆحی و ئیمانیشەوە بەڕاستی ئینسان کە دەچێتە بەیتی خوا و ماڵی خوا دەرزانێک بۆ چیتۆتەوێ ڕوح و ئیمانیشی دەبووێتەوە جارێکی کەسەر لە مێزیبوو دەبێتەوە و هەروەها مانگە قەدەغەکراوەکان لە زیاتی سەرقاڵ بوو بن بە شەڕ و شۆر بە ئازادی توانێت یانە کەسابەت و ژیان و مەعیشەتی دنیای خۆیان دابین کرد و هەروەها وەکو گوتم قوربانی کە کراوە ئەوەی کە دیاری نەکرابێت ڕاستە و خۆکرابێتە قوربانی یا ئەوەی دیاری کرابێت هەردووکی هەردراون بە خەڵکی خەڵک تێیدا ژیانی خۆشتر بووە و مەعیشەتی چاکتر بووە و فێرتر بووە لەو ماگانەدا خۆی گەورە ئەوانەی کردوونەتە هۆکاری بژانەوە و زیندووبوونەوەی خەڵکی وەکو نیعمەت خوا باسی دەکات قال فمن ذلك أو كارمان بوتي كتوا بوتي أوانا ما الكردون لتعلم تائي وبزانا فميابل أن الله يعلم بإضمان خواهي قولة دزانه ما في السماوات وما في الأرض هكذا لأسمان كانوا للزويد أحياء أقدر وأن الله بكل شيء عليم بإضمان خواهي فهمشتك دور زانا أو إذا سيتناو بيتي حرام خواهي قولة دزانه بسنيتك دسي وبوتي دسي ويا أويكا دەکەوێتە مانگە قەدەغەکراوەکان تاخوا حورمەتی مانگە قەدەغەکراوەکان دەگرێ یان ناگرێت خۆی گەورە ئاگای لێتی ئەو کەسەی قوربانی دەکا خۆی گەورە سەیری نیەتی دڵەکەی دەکا زۆرتر سەیری ئەو پاڵنەرەی دەکا کە قوربانیەکەی تێکردووە و خۆی گەورە بەپێی نیەتەکەی و بەپێی پاڵنەری قوربانیەکەی ئاراسی دەداتەوە ئەوانە هەم بۆ دنیای خەڵکی چاک بوون و هەمیش بۆ قیامەتی خەڵکی بۆ دنیای خەڵکی خەڵکی ئیسراحەتی پێکردوون ژیان و مەعیشەتی پێخۆش کردوون و بۆ قیامەتی ئەگەر کەسێک پابەند بوو بێ توانی وێتی ئەجری زۆر و پاداشتی زۆر لەو ڕێیانەوە بەدەست بێنێ وایە بەنمونە ئەگەر کەسێک تەنها ڕۆژێکی بچێتە کەعبەی وایە پێنج نوێژی تێدا بکات دەزانی چەندەگا تەنها پێنج نوێژی فەرزی تێدا بکەیت وایە یەک نوێژ بە چەندە بە100,000 نوێژی ئەگەر کابرا کۆمەڵێک سونەتێک بکا کۆمەڵێک دوعاش بکا کۆمەڵێک قورئانیش بخوێنێتەوە بۆیە ڕوحی کەسەکەی دەبوژێتەوە لە ڕووی قیامەتیەوە و بۆ دنیاش پارێزراوە تا لەوێدا بێت مانگە قەدەغەکراوەکان 4 مانگن لە زیاتیەوەی مەشغوڵی شەڕ و شۆڕی بی مەشغوڵی وەکدەڵی مەعیشەت و ژیانت دەبی ئەوە لە ڕووی دنیاییەوە و لە ڕووی قیامەتیشەوە گە لەبەر خوای طبعاً حرمەتی مانگەکان بگری ئیسان ئەجرت دەست دەکەوێت قوربانیش بە هەمان شێوە ئەو کەسێک قوربانی دەکات خوێنەکەی دەڕێژێ پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم لەگەڵ پێشەوەی خوێنەکە بگاتە سەر عەرزی قوربانیەکە دەگاتە لای خوای و لەگەڵ ڕشتنی خوێنی قوربانیەکەی خۆی گەورە لە گوناهی ڕابردووی کەسەکەی خۆش دەبێت و هەروەها بە ژمارەی ئەو موانەی کە بە ئاژەڵەکەیەوە نەخوای گەورە حەسەنات و چاکەت بۆ دەنووسێت و هەروەها لە قیامەتیش حتى تەنانەت نەک گۆشتەکەی بەتەنێت قۆچەکانی سمەکانی شتە بێکەڵکەکانیشی کە فڕە دەدرێن ناخرێت لە قیامەتی خوا گەورە دایانهێنێتەوە بۆ کەسەکە بۆ خاوەنەکەی دەیانکاتە دەیانخاتە ناو تەرازووی چاکەکانی چەند کەسەکە حەسەنات و چاکەی پێدەدوزێتەوە بەبێ گومانی چۆن لە دنیادا خەڵک پازاندی لێ دەکات بۆ قیامەتیش بۆ خۆی زۆر زۆر پازاندی آياتك جعل الله الكعبة جراوية إخوة
الكعبة كعبة كالحرام كماڵە ڕێز لێ گیراوەکە یا ماڵە قەدەغەکراوەکەی خوایە کردوێتی قیامە لێناسی شوێنی ڕاوەستان و بژانەوە و جێبەجێکردنی کاروباری ئینسانەکان والشهر الحرام وهروها مانگی قەدەغەکراوەکانیشی داناون خوای گەورە تا خەڵکی تێیدا ببووجێتەوە و قازانجکە والهدي وخوای گەورە قوربانیەکان کە ناویان لێ نەهێنراوە و لە کەعبەی سەر لە ببرێن هەر دایناون بۆ قازانج و بەردەوەندی دنیا و قیامەتی خەڵکی والقەلاعید ئەو ئاژەڵانەشی کە مروانکەیان لەملی دەکرێت یان نیشانە دەکرێت بۆ قوربانیکردن بە هەمان شێوە ذلك ئەو یاسانە کە خوا دایناون لتعلموا بۆ ئەوەیە ئێوە بزانن أن الله يعلم بێگومان خوا دەزانێت ما في السماوات وما في الأرض أويل أسمان كان داعي أويل زبنايا وأن الله بكل شيء عليم بما قال ربهم سيف زور زانا أوجد هذا كان يعلموا بزانا ضونيابا يقين كان هذا أن الله ببيكما نخوة شديد العقاب صوت تند عقاب سزاو طولي ويا لهمان كاتب وأن الله ويكما نهات أو خوايا غفور رحيم زور لخوزبو مهربان باشا شون دكري ليك كاتدا شديد العقاب به غفور الرحيم به ها ويتسل بكسل شون لا حرب لبرقية كم ده شديد العقاب الرجل وايد فرمي غفور رحيم ايه او بوان شونا غفور رحيم اي بو كسي ترفيكي دكا وخرافي دكا شديد العقابة خواهي قولة هل دوكي هي ها ليك كاتي دا إنسان دبي هل دوكي لمشكي دابي خرافت كل يقول لك عمي كيوا فكاتي خرافة كل دا نابي بالله غفور الرحيم كيف دابي جل شديد العقابة كيف كيوا ويصير سيوني كيف وكاتي اشتوبي دكي يا ساكي دكي بالله أو إذا كيو كغفور الرحيم ظل بوها مكس فلان لبرامبر خرافة وخرافة كاري دا أجر سور بي نزلي شديد العقابة قل سدايداي تون سدادا دا واگر بیاید چاک و هر سرکه حزی لبه سزاکت بود نره و نستای خواه روزگارت نابه و اگرش توبت کرد و پشیمان بویوا گناهش زور بنو گوره بن مادام دگره و پشیمان دبیوا خواه گوره لخوش بونکی لگناه که تو گوره ترا بزیقی لخرافی ایمه زیادترا بوی هر چند گناهات هم نتاوانت هدن اگر بوی عادتا لدنیای دا انسان تالو جیان دا بیر لکامیاب کاتو زور کتاتا إضافي بس كبروا سرمرق ومرجل دسي هذا كندز الدنيا هذا شوي أو كاتلصن وجمان بخواي زور بيت شاكرة اعلموا بزانا ضنيابا أن الله ببيغمان إخوة شديد العقاب زور سندة سداو طولي بوكسي خلافكارو بوكسي هشمان نابته توبناكا وأن الله غفور رحيم بيغمان خواي جورا اللي يقول بو بيهرانشا وكسك كتوبكارا وحشمان دبي أوجد هذا فرمي ما على الرسول إلا البلاغ نية لسد أو في غمبر صلى الله عليه وسلم إلا البلاغ تنها جهاد النبي ها إيمان خسنة ضلي خوتي خلق بتوزي مسلمان كردن خلق إجبار كردن بو إيمان هنا كاري في غمبر وفي غمبران وشبن كوتواني في غمبرانش نية پیغمبر سلامی خواه لسر به وشوین توتوانی پیغمبران اوی لسریانا بریتین لتبلیغ لقیامت هیچ پیغمبره پرسیاری اوی لناکره چند کس ایمانی پیغنای پرسیاری لدکره اوی خواه کیس پاردی گیاندد یا ند گیاند ایما شروعی ها لقیامت خواه که محاسبه مارکا پرسیاری او مال لدکره اوی زانی اوی فیری بوی گیاندد یا ند گیاند بگمان اگر گیاند بیتد باید کد بقصی نکرده إيش خود كردوا محاسبة ناكري بلام أجر ندقيان بي فبيكماني بأندازي كم ترخمي إنسان محاسبة دكري وقتون پیغمبرانش پیغمبران كم ترخميان نكردوا طبعا آن فاي قولا معصوم وفارز راون بلام إما فبيكماني كم ترخمي مان هي بقدر كم ترخمي كش فاي قولا إنسان محاسبة دكا بس سنتد مقصد دكاو كي مقصد دكاو كي قد نور دكري أو إيشي تونيا إيش يعني إيش لسد توقف إيش فاي جوريا ما على الرسول هي لسد أو في غمبر صلى الله عليه وسلم فبكي وهاتوا إلا البلاغ
تەنها ڕاگەیاندنی دین نەبێ بە شێوەیەکی ڕوون و ئاشکرا کە لە شوێن دەفەرمێت بەلاغ مبین ڕاگەیاندن بەڵام بە شێوەیەکی ڕوون بەرامبەرەکە لێت تێبدا لێت حاڵی ببێت بە زمانێک کە کەسەکە بزانێت دەڵێ چی ئەو جار والله يعلم خی گەورە دەزانێت ما تبدون هەرچی ئێوە ئاشکرای دەکەن وما تكتمون وأوشي كده يشارنوا أوي بأشكرا ديكي تا خراب خواهد ديزانه وأوشي ديشاريه تا كيا خرابا خواهد جورها ديزانه هيچ ديك لخواهد جورها شاراونيو لخوانا شابرته ودا تاكا بوي كديكي هيچ بيسي بإعلان كردنو خودر كردنو خوارس كردنية بوشي كاقل بو خواهد كرده خواهد جورها ديزانه ونسيويتي خرابا كيسان ديكا ئەگەر بەرزیش بیکە کەسیش ئاگای لێ نەبێ خی گەورە هەر دەیزانێت هەرچەندە خراپە ئاشکرای نەکەیت بنا خەڵکی چاکرا بەڵام لەکن خی کردن اعترافی پێ بکەی باشە بەسا ئیعلانکردنی لەناو خەڵکی ما على الرسول إلا البلاغ نییە لەسەر ئەو پێغەمبەرێک کە بۆ ئێوەمان ناردووە جگە لە گەیاندنی دین بە شێوەیەکی ڕۆن والله يعلم خوا دەزانێت ما تبدون ئەوەی هەرچی ئێوە ئاشکرای دەکەن وما تكتمون وهاتي في شعرنا أوجه قال فمن كل بيان بلا أي محمد صلى الله عليه وسلم لا يستوي وقت يجنين لكن الصيد شيء الخبيث والطيب الخبيث والطيب أويك كيسا لقل أويك خاونا كيس شيء وخاوين شيء في قمان ذكري بلاين كيس مبستي أو كساني كعقيدة وإيمانيان كيسا يعني كافر كان وبالفرستكان طيب يعني كسر إيمان دار وإيمان كاكشان الجماعة إيمان دار وكافر وكويرنيا تكتب الله خبيث يعني است حرام كان طيب يعني است حلال كان بيسال كسر حرامي دفوا لكم كسر حلال دفوا وكويرني وهل تكتب الله خبيث كسر خراب كان كان طيب كسر باشا كان يعني بشويش بشتيتي بلين باشا بلين هالشي بيسا وهالشي خاونها هەرچی پیس بێ ئەو هەرچی خاوێن بێ لە کڕخوای یەکسان نییە خی گەورە پیسەکان محاسبە دەکات و لەسەر پیسەکان محاسبەمان دەکات و لەسەر پاکەکان پاداش دەداتەوە و لەسەر کردانی پاکیش پیسان پاداش دەداتەوە جا دەخوا دەفەرمێ وەلەو ئەعجەبەکە هەرچەندە سەرسامیشت بکە کەثرەت الخەبیث زۆریشتە پیسەکان ژمارەی کەسە پیسەکان زۆریشتە پیسەکان باش زۆریش بن زۆری بەڵگە نییە لەسەر چاکێتی داری وایە دەبووچێ لە ئومەتانی پێشوو هەبووە یەک ئاوەدانی گەورە پێغەمبەری بۆ چووە یەک کەس ئیمانی پێی نەهێناوە تەمان لەو کاتەیدا بەس پێغەمبەرەکە طەیبە خەڵکێکە هەمووی خەبیثە یەکەکە لە زۆرەکان چاکترە یان حەڵاڵێک ئەگەر لە شوێنێک بووی تەمان خواردن زۆرینەی خواردنەکان حەرام بوون و کەمێکی حەڵاڵ بوو کەمیەکە بەڵگەی خراپی شتەکەی نییە لا يقل لا يستوي الخبيث بيان والله أي محمد صلى الله عليه وسلم وكو يقري كيسو خاون داو كتب ذكر حلال حرام تاك خراب إيمان دار كافر يعني ذكر بلين هرشي فيسا لقل هرشي اشتفاكر حد لا يخوي دوري يكساني ولو أعجبك كثرة الخبيث هل تنبس الثاني في تبدلي زور اشتفي سكان ذلك أن يفتق الله قال الساري لفرمان كان إخوان فەرمانەکانی خوا جێبەجێکەن لە نەهی و قەدەغەکراوەکانی خوا دوور کەونەوە یا ئولی الئەلباب ئەی ئەوانەی کە بیرن ئەی ئەوانەی کە عاقڵن لعلكم تفلحون بەئومێدی ئەوەی ئێوە بەختەوەر و سەرفراز بن تفلحون يعني لازم ڕزگارتان ببێت و سەرفراز و بەختەوەر بن بەچی بەگەیشتن بە بەهشت و بەڕەزامەندی قل لا يستوي كان بڵێ وەکو یەکنین الخەبیث ئەوەی پیسە والطیب لەگەڵ ئەوەی کە پاکە ولو أعجبك هل تندى سلسان شدبك كثرة الخبيث الزوري اشتتي سكان فاتقوا الله فارس كاري لأخوة لفرمان إخوة يا أولي الألباب أي خاون غيركان لعلكم بأميدي والديوة تفلحون تدرازوا آتي دواتد يا أيها الذين آمنوا أي أوانيك باوردار لا تسألوا عن أشياء تسيار مكان عن أشياء لشتانك إخوة القرآن لا باسي نكردون يا پیغمبر صلى الله عليه وسلم بوي باز نكردون طبعا لا خواردن وخواردنوا أصل حلالية يا حرامية
بێگومان ئەسڵ حەڵاڵیەتە بۆی ئەگەر لە قورئاندا لە فەرموودەی پێغەمبەردا صلی الله عليه وسلم ناوی شتێک بە حەرام نەهاتبوو بۆتان حەڵاڵە بە دوایدا مەتون لە خۆتی قورسکەی پاشان لە عیبادەت و خواپەرستیدا تەنها چیمان لەسەر واجبە ئەوەی لە قورئاندا هاتبێت و پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمانی پێکردبێت عیبادەتی خوا نەیگوتووە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمری پێ نەکردووە مەچوو بە دوایدا بۆ خۆت ببیە هۆکاری ئەوەی کە شتێک واجب نیە لەسەرت واجب ببێت شتێک حەڵاڵە لا سڵدان لەسەرت حەرام ببێت يا أيها الذين آمنوا أي أوان تباورتان هناوا لا تسألوا عن أشياء ترسال مكان لهندك شد إن تبد لكم إن تبد أجل أشكراي كأخوة بوتا تسألكم إيوه توشي زحمة لنا رحاتي لنا هندك شد هي كفرسيالي لبكي بدواي دابتي فايقو رحمك بودر خا كحكمكي بودر خستين لسرد جران لبي لسرد فرز لبي وقل ما قال بني إسرائيل كان كلا سورة بقرة داباسي لك كوا لسري واجب كردبون ما قال سر بقرن حد زور ركبه فايقورا حبوبي بوي شكيان زي مجد أبو حد دارة البرسالة كان دارة الشاريان لثماني لك دارة الشاريان لبنجي لك دارة الشاريان لشوازكي لك هتاواي لها كان لسر زور صحت وقرز بوغ زحمتك زور توانيان أمرك جبجتهم لا قال فرمي وإن تسألوا عنها أجل تسيارك لو اشتانك كفوا باسنا كردون حين ينزل القرآن كاتب دادا بزيو ديت أخبار القرآن هو سلكا تبدأ لكم فايقوا نشتكي تسيارتان ليك كدوبوتان أسكرادك والله مكتان بودا نيريك والله فرمي والله مكي زحمتها والله مكي سخطت ويعفى الله عنها فايقوا لا تباسنا كردون سالفوشي ليك كردوا عفى الله عنها فايقول لبرامبرك لي بيدنقوا تاقوشي كردوا نيوشتوا لسرطان زحمت كاو لسرطان خلص كا جان ذكري بلين اگر تا اسا فرسياتان كردوا فايقول لفرسيات كردوا تا اساتان تاقوشي كردوا بلان اگر لموضوع تي فرسيات كانوا بدوا اشترابتن فايقول السزادان دادا ولا سرطان سخت دكا والله غفور حليم فايقول اللي خوش بويا طبعا حليم الشاه هذا الشيء هي لسزادان وقوبداني اواني كخرافه كارن بو ايمان داران لخوش بويا بو خسي خرافه كارش كخرافه دكا يكسر عقوبه نادا مجال اذا ذات توبه فشيمان بيتوجا او لسر خلق كاتو تخوارك نفرمون زور جان هبو دشوا لاي پیغمبر صلى الله عليه وسلم يقول لك پیغمبر اخباري بابي من نايتيا بابي من نايتيا قلنا خلق المكي لا ده بنجي كسب بناو كسب باري بوبي ويا طلب لحقيقة دها وقوي كابلا وي تفرستكيك لصورة قلم دقاي جوراها بعد ذلك دفرمي كسب زليما أوي پیغمبري نزان درك أو كات كوي دايك خيانتي لبابي كذوا مثلا أجي هل أوي جواب دار بان أو پیغمبر صلى الله عليه وسلم دول كس لبابي كوي دكوت الجمان لبابي كوي بدايك كوي دكوت الجمان توشي فتنة وآنسوك دل دوي هلو تسوق سياري ناوي دكت ناو بمعنى أرنام شيء پیغمبر إخوة أي باب الناوي شيء بابي الناوي شيء دفيان زياني وإخوة جورا سياري ديكالكونا بزي أو ثاني كفوا باسي نكرهم لسد إيمان داراني قد أذكر ويوقوا بني إسرائيل كان فاعوا بيان ندى يا أيها الذين آمنوا أي أواني تباوتان هنا ولا تسألوا السيار مكان عن أشياء لكم شد إن تبدأ لكم أجر أشتراي كابوتان تسؤكم إيوة توشي نارحتي زحمة دبن وإن تسألوا وأجر اشترسيار بكن عنها لو استانا حين ينزل القرآن أو كاتي كدادة بزيت في تخبار القرآن أو تبدأ لكم فايقورا أوي السيارتان لكن بوتان أشترادك كبوي أشترادك توشي زحمة دبنو أو كادا فرمانك فايجي بزين عكاد توشي عقوبة دبن والله قال فرمي عفى الله عنها فايقورا شاو توشي كردوا لوي ترى بردوك السيارتان كردوا وهو تفسير كان ودشتري بلين فايقورا شاو توشي كردوا لو ثاني كباسي لكردوا بما بس باسنا كردون بوي لسرطان فرسو جران نبي والله غفور حليم فاي جورا ليخوش بو وهذا حليما
يعني چی يعني هێمنە لەسەر خۆیە پەلەیدێ لە عقوبەدار و سزاداندا دانایەک زۆر زۆر وەک باسی دین دەکات زۆر زۆر گرنگە دین هەمووی ئاەت و حەدیث چەند بەشە ئەوەن دوو بەشە بەشێکی واجباتە بەشێکی منهیاتە وایە ئەوان کامیان عادەتەن داخراوە واجبات يعني مباحيات حلاليات هذا غكراوة كاميان درجاتي داخراوة زياد ناكن مباحيات وحلاليات يعني حراميات هميشه حرام كان القرآن دا دياري كراون ها هذا غكراوة كان دياري كراون بوي هيت كس بوي نية هيت شك حرام كان بهيت شويكي حتى آياتيكي بدستوه به یا حدیثی بەدەستەوە بێت بۆیە زۆر جار هاکەیشێکی دەکەی زۆر جار پێغەمبەر نەیکردو صلی الله عليه وسلم دەوتێکمان سەد بیدعەیە کە دەڵێ بیدعەیە دەڵێت بەڵگە چییە ئەسڵەن ئەو کەسەی کە دەڵێ بیدعەیە دەوێ بەڵگەی پێ بێ ها ئەو کەسەی کە دەڵێ حرامە ئەو کەسەی کە دەڵێ دروست نییە هاگەر خواردنێکت خوارد کەسێک پێی گوتی حرامە دەبێت بەڵگەی پێ بێ پێت سەلمێنێ کە حرامە تۆ کە دەیخۆی بەڵگەت ناوێت مادام نەتبیستۆ هیچت نەدیوە لەسەر حرامەتی هەموو کردارەکانی دیکە جوانە منهیات و قەدەغەکراو نەسی لەسەرە هەرچی حرام بێ خۆی گەورە لە قورئاندا باسی کردووە و پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی کردووە بەڵام مباحیات و حەڵاڵیات هێندە زۆرم باز ناکرێت خۆی گەورە تەنها بە نمونە هێندێکی باز کردووە لەلا هەرچی باز نەکرابێ لە قورئاندا نەسی لەسەر نەبێ لەسەر حرامەتی حەڵاڵە و هەرچی لە فەرمودەی پێغەمبەردا صلی الله عليه وسلم نەهی لەسەر نەبێ بێگومان حەڵاڵە و لە بازرەی حەڵاڵەکاندا دەبێتەوە جاخوا دەفەرمێ قەد سەئەلەها بێگومان پرسیاریان کرد عبارەت بۆ شتانێک کە خوا لەیان بێدەنگووە قەومون گەلانێک کەسانێک من قەبلیکم لە پێش ئێوە ثم پاشان ئەصبەحوا وایان لێهات بیها بەهۆی پرسیارکردنەکەیەوە بوون بە چی بوون بە کافرین بوون بە کەسانێکی بێباوەڕ ئەها مەسەلەن لە سەردەمی ساڵح پێغەمبەردا داوایان لە ساڵح پێغەمبەری کرد کە وشترێکیان بۆ بێنێ بۆی هێنان یا بۆی نەهێنا بۆی هێنان بەڵام دواتر بەرگەی وشترەکەیان نەگرت سەریان بێ خوا گەورە هەمووی سزادا کاتی خۆی لەگەڵ عیسا پێغەمبەردا ئەوانەی لەگەڵی بوون داوای سفرە و خوانیان لە عیسا پێغەمبەر کرد خوای گەورە جوابی دانەوە دوعاکەی جێبەجێکردن بەڵام فەرمووی ئەگەر دوای هاتنی ئەوە کە سفرەکە کەسێک بێباوەڕ بێت و کافر بێت و ئیمانی پێ نەهێنێ سزای دەدەن بە شێوازێک کەسم بەو شێوازە سزا نەدادن بۆیە خەڵکێک پێش پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم پرسیار یان ها ئەوانەی موسای داوای بینینی خوای گەورەیان کردن بۆ خوای گەورە براندنی قەد سەئەلەها بێگومان پرسیاریان کرد لە شتێک کە خوا لی بێدەنگ بووە قەومون گەلانێک کەسانێک من قەبلیکم لە پێش ئێوەدا ثم ئەصبەحوا پاشان وایان لێهات بیها بەهۆی پرسیارکردنەکەیەوە بوونە بێباوەڕ یعنی داوایان لە پێغەمبەرەکەی کرد پێغەمبەرەکە جوابەکەی بۆ هێنا بەڵام ئیمانیان بە پێغەمبەرەکەی یا بە موعجزەکەی نەهێنا بەهۆی ئەوەیەوە بوون بە کافر و بوون بە بێباوەڕ شتەکەیان لەسەر خۆیان سەخت کرد و قورس ئەوجا ئاەتی کۆتایی تەمان عادەتێک هەبوو لەناو عارەبەکاندا هێندێک زۆری وشتر هێندێک زۆری ئاژەڵ عەرەبەکان لەسەر خۆیان حرام کردبوو دەشیان بوون خوا لەسەری حرام کردوێ یعنی قەرارەکە بڕیارەکەی خۆیان بوو عادەتەکە عورفەکەی خۆیان بوو بەڵام عورفەکەی خۆیان فاڵدا بوویە لای خۆی دەیانگوت خوا وای گوتوەکە و زۆرە وشترانە نابێت سواریان ببن نابێ شیریان بخۆن نابێ وەک دەڵێ بۆ زراعەت و پشت و کاڵ و ئەوانە بەکاری بێنن دەفەرمێ خوا ما جعل الله يعني نەیگێڕاوە خوا بڕیاری نەداوە خوا من بەحیرە کە سوود نەبینن لە بەحیرە چییە ئەو وشترەیە کە پێنجسکی بوون ئاخیرەکەی نێر بووە هەر وشترێک پێنجسکی کردبا کۆتاییەکەی نێر بە ئەو وشترەیان بە هیچ شێوەیەکی سەر نەدەبڕیدان بوو ئەوە ئازادە نابێ هیچ شتێکی پێ بکرێت هیچ سوودێک قازانجێکی دنیاگەر لەو وشترەی نەدەبێنێت ئەوە یەک ما جعل الله خۆی گەورە بڕیاری نەداوە
من بحيرة كو يشترك سيسكي كردو كوتايكي نيربو سواري نبن يا غوشتي نخون يا شيري نخون أو قرار خوينية ولا سائبة سائبة تيا أو اشتربو هل خوي عندك بو بتيجي أجر أوي ها أوي أو شتي بوان لقوجت وبوان هات فاجئ دیسان أو اشتركان آزاد ذكر بيانقول بهيج شيء ويجي أو اشترنا بهيج اللي بكره ولا سائبة وأو اشتريك لخوتان دقربو بتكانو قلتلي ها نزرك دهات الجدا وكان يكذب الجدا بود يعني بود ماذا مشتركات بهوي مشتركية وإيش كمان جيب جيبوا بل من بلايا كمان لسلا توا يعني نخوش كمان تابو تويان شيك من هذان زيك من دسكوتوا نبي أو اشتريش نشيلي بكره نبي سواري كشتي ببينو آزاد يعني أوجد ولا وسيلة وهروها أويك وسيلة أو اشترانا بو وخوي جورا قراري شننا أو وسيلة أو اشتريك هنا يطلعن بويدو لك دو بيتوي مي بدوا يقدر بر چونك بيتوي مي بكنوان طبعا بنرتر بود يعني أويك دو مي دبون يكي نيري دبو يعني أوش بهمان شو ما دام دو بيتوي بدوا يكو بونو نيري كبوا دبي آرزراو به هیچ قازانجێکی لێ نەبینین و دۆستەکەی نەخۆی وەلا حام وەروە حامیش بەچی دەگوترێت بەو وشترەی دەگوترێت کە نێرەوە وشترەکە بەڵام بەهۆیەوە دەجار وشترەکان ئاوز بوون و بێتویان بووە ئەو وشترە نێرەش کە 10 ساڵ لەگەڵ مێیەکان تەلقیح دەبوو و هەروەها بەهۆیەوە مێیەکان بێچویان دەبوو دەیانوت ئەویش نابێت کەس سواری پشتی بێ نابێت کەس گۆشتی بخوا نابێت کەس شیری بخوا کەس قازانجی لێ بکات بەرەڵایان دەکرد هیچ قازانجێکی دنیایان لێ نەدەکردن قەرارەکەی چێ بوو عرفەکەی خۆیان بوو بەڵام پاڵیان دابوویە لا يخوا خوای گەورە ئەوانە ڕەت دەکاتەوە دەفەرمێن ما جعل الله نەیگێڕاوە خوای گەورە بڕیاری نەداوە خوا کە سوود نەبینن من بەحیرە داوان هەر یەکەی لەکن عەرەبان بڵێن بەحیرە بۆ خوان هم سەرنیاتەی ناوێت دەزانە بەحیرە بە وشترێکی دەگوترێت کە هێنجا سپی کرد بێت و مەی بوو بێ ولا سائبە و هەروەها بڕیارێکی نەداوە خوا ئەو وشترەی کە نەزرتان کردبووە و نەزرەکەتان بۆ جێبەجێ بووە بەکاری نەهێنن ولا وەسیلە و هەروەها ئەو وشترەی کە دوستی کردوون یان دوو مەیلەی بوون دیسان خوای گەورە قەراری نەداوە قازانجی لێ نەکەن ولا حام و ئەو وشترەشی نێرەش کە دەجار تەلقیح یان جوود بووە لەگەڵ مێیەکان خوای گەورە قەراری نەداوە گۆشتی نەخۆن و بەکاری نەهێنن ئەوانە هیچیان قەراری خوانین هەر کامێک لەوانە لە ئیسلامدا حەڵاڵە خەڵکەکە سوودی لێ ببینێت شیری بخوا سەری ببڕێ سواری پشتی ببێ و هەموو ئەو شتانێک کە بە ئاژەڵی دیکە دەکرێت بەو ئاژەڵانەش دەتوانن بیکەن خوا دەفەرمێ وەلاکین الذین کەفەڕوا بەڵام ئەوانەی کە بێباوەڕن يفترون على الله الكذب هل درسن بناء الخوار الدرو وأكثرهم لا يعقلون زود تشيان جيري وعقليان بكار ناهل أجل جيري وعقليان بكار بينت لزانم فايدة ولا مشتري درست كردو بو خدمتي تو نك بس خدمت كي هيك هذان ذكي بود نبي دوستي وشتريان أزولكان بكفا حلال كردون شركي حلال كردوا صار كشبوني حلال كردون بكاريان بيني بو واسنوي كل وبعد فرصتان حلال كردون أو يديلين سيفانا سيفانا ما جعل الله بريان ندى وقفا من بحيرة ولا سائبة ولا وسيلة ولا حامل كسود نبين لو اشتراني كبحيرنا بحيرها أو كتيسكي كردوا يعني أو نخوتان قرتوا بوبتكان يعني أو كدو ميبون يعني أو نريكا لبشتوا دا وشتر فيدا بوا ولكن الذين بلانوانيك كفروا بباورا يفترون على الله هذا البناء يفتروا درو يعني وقت إخوانا فالله أكثرهم زورينيا لا يعقلون جيدي عقل إخوان بكار نهر صلى الله عليه وسلم هؤلاء فرصان